ئەوەستەکەی کچم باوکە وەڵا خەریک بووم پێڵاوەکان ئەوە دەکرد. کچم واز لە ئالانی دێنی باشە ئەگەر نا بەخۆم عەقڵت دەکەم تێگەشتی؟ سۆزە باشی؟ باشی؟ سۆزە ئەم نەستە لە پێش دەرکەیمە جانتەو شتەکان بینی و یەکسەر وەرە. ئاخر و ماخر نییە زوو وەرە و ئاگار لە خۆت بی بەس بابت نەبینی باشە؟ باشە باشە دەی زوو بە. سۆزە وەرە سەرکەوە. من دەترسم من نایم. کا جانتایەکەت گوتم وەرە سەرکەوە. کا جانتات؟ من نامەوێ بێم. سۆزە دەبی بڕۆین کا جانتایەکەت بینە و با بڕۆین. ئەو ڕێگایە خراپە باوکم حەیای دەچێت. بابت بەخۆی وەی کرد ئەو ڕێیە هەڵبژێرین. بڕۆ جانتایەکەت بینە و با بڕۆین. نا من ناتوانم لەگەڵت بێم. سۆزە سۆزە تکا بڕۆ زوو بە بڕۆ هەتا نێزانێ.